دووەم، تونند و تۆڵکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانتان، سەردانی خانەوادەی شەهیدان، خانەوادەی زیندانیەکان و مهاجرەکان، دڵسۆزیان بۆ بنوێنن، سەرپەرشتی مناڵەکانیان بکەن، ئاگاتان لێیان بێ، نەیەڵن محتاجیان پێوە دیار بێ، با هەست بە ورەبەرزی بکەن، با هەست پێ بکەن بەوەی کە ئەوانە نەکەوتونەتە کەنارەوە، و ئەو کەسانەی کە دیدەنی و زیارەتیان هەیە لەگەڵ زیندانیەکان هەمیشە پەیامی مسلمانانیان پێ بگەێنن، ورەبەرزیان تیا بڕوێنن، دائیمە ئومێدیان تیا زیاتر بگەشێننەوە، گەشببینیان کەن بەوەی کە لە دەرەوە ئیسلامەتیەکە زۆر بە قووەت بووە، خەمی ئەوەشیان نەبێ وابزانن کە ئێستا ئەوان لە زیندانن خەڵک ئیهمالی کردوون، ئەوەی دیندارە ئیهمالیان ناکەوە، بە تایبەتی ئێمەش هیچ کەسێ لەو برابە ڕێزە عەزیزانەمان کە لە زیندانی تاغوتانن فەرامۆشمان نەکردوون و فەرامۆشیشان ناکەین. چجای ئەو خوشکە بە ڕێزانەمان کە ئێستا لە لای زیندانیانی تاغوتانی یەکێتی زیندانن بە تۆمەتی ئەوەی کە گوایە لە فەیسبووکە مناسەرەی تەنزیمی دەوڵەیان کردو. پشتی هەموو مسلمانێکە گرین وەکو مسلمان، بێ ئەوەی جۆ بدەینە هیچ جۆرە ئینتیمایەکی، بەهێزکردنی ئەم کاروبارە کۆمەڵایەتیانەتان گرنگە،